چوار ڕۆژی پێچوو بەسەر ناڕوونی ئەنجامەکانی هەڵبژاردندا کاتێک جۆ بایدن ئەمەیوت. خەڵکی ئەم وڵاتە قسەی خۆی کرد، سەرکەوتنێکی تەواوەتیان بە ئێمە بەخشی. سەرڕای ئەوەی سەرۆک داناڵد ترامپ گومانەکانی لە ئاکامی هەڵبژاردنەکان بەردەوام بوو، هەوادارەکانی کۆکردەوە کە لە کۆداییشدا لە نێو بینای کۆنگرێس کاری تێکدەرانی دێکەوتەوە. لە هەمان شوێن دوای بە تەواوەتی 2 هەفتە سەرۆک جۆ بایدن سوێندی خوارد لە ناو ئەو ئالەنگیریە بێپێشینانەدا. بۆ گەڕانەوەی ڕۆح بۆ پاراستنی داهاتووی ئەمریکا پێویستی بە شتێکی هەرە گرنگە لە دیموکراسیدا، ئەوی ژێرگرتنە. فەوزایەکی زۆر هەیە بۆ پاکردنەوەی، زۆر دڵنیاش نیم کە بتوانێت ئەو هەموو بەڵێنانە جێبەجێ بکات. من نازانم بە دڵنیاییەوە ئەو ئەرکی زۆری لە بەردەمدایە. لە هەمان ڕۆژی کە بووە سەرۆکی تازە واژۆی ژمارەیەک بڕیاری سەرۆکایەتی کرد، سیاسەتەکانی ترامپیشی هەڵوشاندەوە، ئەو دووبارە ئەمریکای گەڕاندەوە بۆ ڕێکەوتنی کەشوهەوای پاریس. پێشنیارێکی کۆچی نرد بۆ کۆنگرێس ڕێچکەی بۆ هاوڵاتی بوونی 11 ملیۆن کۆچبەری بێبەڵگە دروست کرد. بەڵێنیدا لە ماوەی 100 ڕۆژی یەکەمدا 100 ملیۆن کەس دژی ڤایرۆسی کۆرۆنا بکوترێن. یەکێک لە بەرەنگاریە 100 ڕۆژەیەکانمان داوا لە خەڵکی ئەمریکا دەکەم ماسک بپۆشن. بایدن لە پۆستی هەڵبژێراودا بووە بۆ نزیکەی 50 ساڵ. لە دوو خولی سەرۆک ئۆباما جێگری سەرۆک بووە. وا ناسراوە کە توانای هەیە هاوکاری لە هەردوو حیزبەکەی نێو کۆنگرێس وەربگرێت. من شتێکتان پێ دەڵێم کە سەیر نییە، من دەزانم کە چۆن ئیش بە حکومەت دەکەم. ئەو توانا و پەیوەندیەکانی خۆی پتەو کرد لە ماوەی 6 گەڕی لە ئەنجومەنی پیرانی ئەمریکا. بەڵام تراژیدیایە یەک مانگ دوای یەکەم هەڵبژاردننی لە ساڵی 1972دا ڕوویدا، هاوژینەکەی و کچە شیرەخۆرەکەی بەهۆی ڕووداوی هاتوچۆوە مردن و دوو کوڕەکەشی بۆ و هانتەرس بە سەختی بریندار بوون. لەو کاتانەدا سەرۆک بایدن هەموو ڕۆژە بە قیتار 90 دقیقەی پێدەچوو لە واشنگتنەوە بۆ دێلاوەر تا شەو لەگەڵ کوڕەکانیدا بمێنێتەوە. ئەو پەیوەندیە قوڵەی لەگەڵ دێلاوەردا ڕوونا لە ساتێکی سۆزداری دەگمەندا کاتێک خواحافیزی لێ کرد لە ڕێگەی ڕۆشتنیدا بەرەو کۆشکی سپی. دەزانن هەموو شتەکان هەستیارن بۆ من لە تەواوی ژیانی کارکردنمدا ئێوە لەگەڵ مندا بوون لە بوون و نەبوونیدا. بۆوی کوڕی لە ساڵی 2015دا مرد بە شێرپەنجەی مێشک. بایدنیش دوو نەشتەرگەری مێشکی بۆ کراوە. خۆی و هاوژینەکەشی جیل کە پرۆفیسۆری زانکۆیە خاوەنداری دوو خانوودەکان لە ویلمنتون و ڕیهۆبۆس لە ویلایەتی دەلاوەت. کچەکەشیان ئاشلی لە ساڵی 1970دا لەدایک بووە. دانیشتوانی وەلمنگتۆن شوێنی لەدایکبوونی سەرۆک ناوی کوڕی شارەکەیان لە سەرۆک ناوە کە حەزی لە مێڵکشەیکە و پەنیر و ستەیک. بۆ بێت بایدنی وەها بینیوە کە زۆر جاران لەناو ئۆتۆمبیلە وەرزشیە کۆنەکەی بووە کە مۆدێلی 1967 و پێی گەڕاوە. کارفێتێکی کۆنی هەیە ماوە لێ دەخڕێت و حەزی لە لێخوڕینە. ئێستا لە تەمەنی 78 ساڵیدا دەبێتە بەتەمەنترین سەرۆک کە هەڵبژێرابێت. خۆی ئامادە دەکات بۆ گەورەترین ئالەنگیری سیاسی کە تا ئێستا ڕوبەڕوو بووبێتەوە. سەرکردایەتیکردنی وڵاتێکی دابەش بوو بەرەو داهاتوو. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.